هەر لە سەرەتای دروستبوونیەوە تا هاتنەوەی مەلا مستەفای بەرزانی لە یەکێتی سۆڤێت پارتی گیرۆدەی کێشەی باڵباڵنی ناوخۆیی بوو. لە سەرەتاوە خۆی ئینسانێکی شۆڤینی بوو، دژمنی کوردیش بوو. ئەم ڕووداوە لە مێژووی نوێی حیزبەکانی کوردستانی عێراقدا بە یەکەم ڕوودا و هەژمار دەکرێت کە لە ڕێگەی هێزەوە کێشەیەکی ناوخۆی حیزب یەکلا بکرێتەوە و بە بێ گوێدانە پەیڕەوی ناوخۆی حیزبەکە یان بەستنی کۆنگرە سکرتێری حیزب لە شوێنەکەی لا ببرێت و پۆستەکەی لێ بسەندرێتەوە و بدرێتە کەسێکی تر. ئایا بارزانی لەگەڵ عەشیرەتەکانی دەوروبەر دانیشتنی کرد؟ لەو دانیشتنەدا چی ڕوویدا؟ بۆچی دوایی ڕووداوەکان بە پێچەوانەوە کەوتنەوە؟ ئێمە پەیوەندیمان لەگەڵ شا بووە، ئێمە لە بەڕاستی زیاتر پەیوەندیمان لەگەڵ ساواک بووە. دۆکیۆمنتەری شەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.